ڕێز و سڵاوبوویەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ڕۆژی ئەمڕۆ یەکشەممە. سەرەتاش بەسەر دیاڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. 36مین ڕۆژی هێرشەکان بۆ سەر ئێران، هێرشی درۆنی بۆ سەر هەولێر، کۆیە و سلێمانی، ناڕزایەتی کرێکارانی پویە نەخی ئیلام، بەردەوامی بێهەواڵی سێ هاوڵاتی دەست بە سەرکراوی کورد، ناڕزایەتی کرێکارانی کۆمپانیای بەردی خەڵوزی ئەلبورز و گیان بەخەتکردنی سێ کرێکاری پترۆشیمی فەجری مەحشەهر. سی و شەشەمین ڕۆژی هێرشەکان بۆ سەر ئێران. لە درێژەی 36مین ڕۆژی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە 24 کاتژمێری ڕابردوودا سەدان هێرش لە ناوچە جیاوازەکان تۆمار کراون کە بوونەتە هۆی سەدان قوربانی مرۆیی و هێرش بۆ سەر کۆمپانیا پترۆشیمیەکان. بە پەیزانیاریەکان لە 24 کاتژمێری ڕابردوودا لانی کەم 272 هێرش لە چوارچێوەی 92 ڕوودا و لە 14 پارێزگای وڵاتدا تۆمار کراون. ئەم هێرشانە 184 قوربانی لێکەوتوێتەوە کە کوژا و بریندارەکان پێکدێن لە هێزی نیزامی و خەڵکی مەدەنی. بە پێی هەمان سەرچاوەش لە سەرەتای ڕۆژی 15 خاکەلێەوە تاوەکو کۆتایی ئەو ڕۆژە لانی کەم 9 هاوڵاتی مەدەنی کوژراون و 175 کەسی دیکەش بریندار بوون. بە گوێرەی ئامارەکان لە دەستپێکی ململانێکەوە واتە لە 9 ڕەشەمەوە تاوەکو ئێستا ببورن 1616 کەسی مەدەنی لەوانە لانی کەم 244 منداڵ گیانیان لەدەستداوە. هەروەها 1213 کەس لە هێزەکانی ڕژێم و 711 کەسی دیکەش کە ناسنامەیان نادیارە لە نێو قوربانیەکاندان. شیکردنەوە سەرەتاییەکان نیشان دەدەن کە پارێزگای تاران بە ڕێژەی 34% زۆرترین هێرشی کراوەتە سەر. دوای ئەوە خۆزستان بە 22% و ئیسفەهان بە 16% لە پلەی دووەم و سێمدان. پارێزگاکانی ئەلبۆرز بوشەهر و ئیلام و سیستان و بلوچستانیش لە ڕیزبەندەکانی دواتردادێن. هێرشی درۆنی بۆ سەر هەولێر، کۆیە و سلێمانی. هێوارەی ڕۆژی شەمە 15 خاکەلێوە بە درۆن هێرش کرایە سەر شارەکانی هەولێر، کۆیە و سلێمانی. بە پەیزانیاریەکان لەم ڕۆژەدا بە 4 درۆنی بۆمب ڕێژکرا و هێرشکراوەتە سەر شاری کۆیە و سەرجەم درۆنەکان تەقیونەتەوە، بەڵام زیانی گیانیان نەبووە. هەر لەم ڕۆژەدا درۆنێک لە نزیک پرۆژەیەکی نیشتەجێبوونی ناوەندی شاری سلێمانی کەوتە خوارەوە و هیچ زیانێکی بەدواوە نەبوو. هەروەها نزیکەی کاتژمێر 6 ئێوارەش 2 درۆن لە ئاسمانی شاری هەولێر لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانیەوە تێکشکێندران. شانی باسە لە دوای دەستپێکردنی شەڕی نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران، هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستانیش بەردەوام بووە. ناڕزایەتی کرێکارانی پویە نەخی ئیلام. ڕۆژی شەمە 15 خاکەلێوە ژمارەیەک لە کرێکارانی پویە نەخی ئیلام بە دەربڕینی ناڕزایەتی سەبارەت بە نەکردنەوەی کارگەکە داوای گەڕانەوە بۆ سەرکار و هەروەها حەقدەست و مافە دواخراوەکانیان کرد. چەند ساڵێکە ئەم کۆمپانیایە کە لە بەشی تایبەتدا لە ناوچەی پێشەسازی شەشدار چالاکیە بوو تووشی کێشەی گەورە بووە بە جۆرێک کە نزیکەی دەمانگە بەرهەمهێنان تێیدا وەستا و کرێکاران بێکار و بێداهاتوون. ئەوان دەڵێن لە دۆخی ئێستای جەنگدا بەهۆی وەدواکەوتنی چەندی مانگ حەقدەستیان، جەژنانە و سنەوات و هەروەها نەدرانی نزیکەی 7 ساڵ جیاوازی موچەکانیان لەلایەن خاوەنکارەوە بارودۆخی ژیانیان خراپە و داوای بەدەنگەوە هاتنی دەسەڵاتدارانی حکومەت دەکەن. بەردەوامی بێهەواڵی سێ هاوڵاتی دەست بە سەرکراوی کورد. دوای تێپەڕبوونی چەند ڕۆژ لە دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە ورمێ و مەهاباد، هێشتا هیچ زانیاریەک لەبارەی شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستیان بڵاو نەکراوەتەوە و نیگەرانیەکان پەرەی سندەوە. بە پێڕاپۆرتەکان فەریدە کتێبی، هاوڵاتێکی نیشتەجێی ورمێ دوای 6 ڕۆژ لە دەست بەسەرکرانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێشتا لە دۆخێکی نادیاردا ماوەتەوە. هێزەکانی ڕژێم ڕۆژی هەینی حوتی خاکەلێوە بە بێ بەڵگەی یاسایی هێرشیان کرد سەر ماڵەکەی و دوای گەڕان و پشکنین ناوبراویان دەست بەسەر کردووە. سەرڕای بەدوەدا چوونی بەردەوامی بنەماڵەکەی تا ئێستا هیچ وەڵامێکیان پێنەدراوەتەوە. هەروەها 2 هاوڵاتیش لە مەهاباد و بەناوەکانی شەهاب فڕوغیڕات و شەهرام عەزیزی ڕۆژی 4 خاکەلێوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. شانی باسە ئەم دەستگیرکردنانە بە شێوەیەکی توندوتیژ و بێ فەرمانی یاسایی ئەنجام دراوە. بە تێپەڕبوونی زیاتر لە 10 ڕۆژ هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیشیان بڵاو نەکراوەتەوە.
ناڕزایەتی کرێکارانی کۆمپانیای بەردی خەڵوزیە ئەلبورز. کرێکارانی کۆمپانیای بەردی خەڵوزیە ئەلبورز لە پارێزگای سمنان ڕۆژی شەمە 15 فەروەردین بەهۆی نەدانی موچەی مانگی ڕەشەمە و مافە سەوتکراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران هێشتا موچەی مانگی ڕەشەمەیان پێنەدراوە سەرڕای ئەوەی کە 15 تا 20 ساڵ پێشینەی کاریشیان هەیە. ئەمە لە کاتێکدایە کە پێش ساڵی 1405 تاوی بەڵێنیان پێدرا بوو کە موچەکانیان تا 25 خاکەلێوە پێ بدرێت. کرێکاران دەڵێن بەهۆی گرانی بەردەوام و پێداویستیەکانی ڕۆژانە دواخستنی موچە ژیانی زۆر سەخت کردوون. هەروەیە داوای ئەوە دەکەن کە تا کۆتاییە مانگا هەردوو موچەی ڕەشەمە و خاکەلێوەیان پێ بدرێت. گیان بەخەتکردنی سێ کرێکاری پترۆشیمی فەجری مەحشەهر. ڕۆژی شەمە 15 خاکەلێوە لە ئەنجامی هێرشێک بۆ سەر کۆمپانیای پترۆشیمی فەجر لە بەندەری خومەینی ژمارەیەک لە کرێکاران کوژراون و بریندار بوون. بە پێزانیەرەکان لە درێژەی هێرشە موشکیەکانی ئامریکا و ئیسرائیل بۆ سەردامەزرا و پیشەسازیەکان لە ناوچەی بەندەری خومەینی پترۆشیمی فەجر کرایە ئامانج. لە ئەنجامی ئەم هێرشانەدا لانی کەم سێ کرێکار بە ناوەکانی هاشمپور، ئیمامی و موبینی گیانیان لەدەستداوە و سێ کرێکاری دیکەش لە ژێر داروپەردوودا ماونەتەوە و پرۆسی ڕزگارکردنیان بەردەوامە. بە پێزانیاریەکان لە کۆمەڵگاکانی دیکەی پترۆشیمی مەحشەهر هیچ ڕووداوێک تۆمار نەکراوە و لێکۆڵینەوەکان بۆ دیاریکردنی دۆخی کۆتایی. بڵێن دۆخی کۆتایی ڕووداوەکە بەردەوامن. دەست بەسەرکردنی 28 کەس لە سیستان و بەلوچستان. لە درێژەی ئۆپراسیۆنە ئەمنیەتەکانی ڕژێم هێزە ئەمنیەکان ڕایانگەاندووە 28 کەسیان لە پارێزگای سیستان و بەلوچستان بە تۆمەتی پەیوەندیدار بە چالاکی تێکدەرانە و دانانی پلانی ئۆپراسیۆن دەست بەسەر کردووە. بەڵام هێشتا وردەکاریەکان لەم بابەتەوە بە تەواوی ڕوون نەکراوەتەوە. بە پێم راپۆرتە 13 کەس سەر بە گروپە نایارەکان بە تۆمەتی هەوڵدان بۆ چوونە ناو وڵاتەوە. 10 کەس بە تۆمەتی دروستکردنی تۆڕی ڕێکخستن و هێڵە ئۆپراسیۆنیەکان و هەروەها 5 کەسی دیکەش بە تۆمەتی چالاکی میدیایی و ناردنی زانیاری دەربارەی ناوچە سەربازیەکان، بەرگری و ئابوووریەکان دەست بەسەرکراون. بەڵام تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی ناسنامەی و کەسانە پرۆسەی دادگایی دەستڕاگەیشتن بە پارێزەر و دۆخی ڕاگرتنیان بڵاو نەکراوەتەوە. ئەمەش نیگەرانی ناوخۆی و نێودەوڵەتی سەبارەت بە پێشێلکرانی مافەکانیان و ئەگەری وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ زیاد کردووە. کۆبنەوەی دژ بە ڕەگەزپەرستی لە پاریس. ڕۆژی شەمە 15 خاکەلێوە کۆبنەوەیەکی گەورەی دژ بە ڕەگەزپەرستی لە دەوروبەری شاری پاریس لە بەردەم شارەوانی سن-دنی بە بەشداری هەزاران کەس ئەنجامدرا. بە پێڕاپۆرتەکان جەماوەرێکی زۆر لە کەشێکی ئارامدا لە بەردەم شارەوانی سن-دنی کۆبوونەوە. ئەم خۆپیشاندانە بە دەستپێشخەری شارەوانی نوێی شار کە ئەندامی حزبی فەڕەنسای تەسلیم ناپەزیرە ڕێکخرابوو. ئەم خۆپیشاندانە هەروەها وەڵامێک بوو بە لێدوانی ڕەگەزپەرستانەی تۆڕی ئێس نیوز کە لە دژی ناوبراو بەکارهاتەبوو. ڕوودانی بوومەلەرزەی مەرگبار لە ئەفغانستان دوایین هەواڵ. ڕۆژی شەمە 15 خاکەلێوە بوومەلەرزەیەکی تون بە قەبارەی 5.9 ریشتەر لە ناوچەی چێی هیند و کوشی ئەفغانستان ڕوویدا کە بۆ هۆیەوە لانی کەم 8 کەس لە ئەندامانی یەک خێزان گیانیان لەدەستا. بە پێڕاگەاندنی بەرپرسانی ناوخۆ منداڵێکیش لەم ڕووداوەدا بریندار بوو و هێشتا هەڵسەنگاندنی زیانەکان بەردەوامە. بەهۆی دوورە دەستبوونی شوێنی ڕووداوەکە هەڵسەنگاندنی وردی کاریگەریەکانی بوومەلەرزەکە دەکرێت کاتێکی زیاتر بخێنێت. ئەم بوومەلەرزەیە جگە لە ئەفغانستان لە شارەکانی ئیسلاماباد، پێشاوەر و سواتی پاکستان و هەروەها لە چەند ناوچەیەکی هیندستان لەوانە دێهلی نە و پەنجاب و جامو و کشمیر هەست پێکراوە. شانی باسا کە هێشتا زانیاریکی وەر دەربارەی زیانەکانیش بڵاو نەکراوەتەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و سادێکی باش بۆ هەموو لایەکتان.